لە ڕۆژی هەینی ڕابردووە شەپۆلێکی گەرمە ڕووی لە گەرمیان کردووە بە جۆرێک پلەکانی گەرمە 50 بۆ 55 پلەی تۆمار کردووە. ئەمە کاریگەری کردووەتە سەر جوڵە و هاتوچۆی هاوڵاتیان بە تایبەت لە کاتەکانی بەیانیان و نیوەڕواندا. بەڵام بەلای ئەم پیاوە بەرزی پلەکانی گەرمە لە ناوچەکە ئاساییە و دەڵێ کەمی جوڵەی خەڵک و جۆری ژیانی ئێستایە وای کردووە خەڵکی بەرگەی ئەم گەرمایە نەگرن. مە قابلێتمان نییە. ئەوسا من 1 کیلۆ خۆرماڕوون خواردم. خۆرما و کردانە ناو ڕوون ئەسارە لە ناو وەزوانە کەلۆری. 1 کیلۆ کردانە خۆرماڕوون وەرد 3 نارکولێرە من خواردمێ. وەر 1 جام گەورای 2. ئەیسا کی توانێت 1 کیلۆ خۆرما ناو ڕوون بخوات؟ قوتمانی بەرگریمان نییە، گشتی کیمیاویە و گشتیشی ئەی تەبریتە سا. هایم لەژێر ئەی تەبریتە کوردستانە. تێدە دەشت گەرمە. حرارەکە بەلای تو ئاسایی. والله ئیمە کەمی لە شەبابەکان قایموتری من وەلەو کەمی نەخۆشم، ولكن قوة إيما سقاني إيما اللي إيوا برترا شو كا هن الرونة أصليها جان مان هن جوست مرة جان مان هن كرودوها جان مان فإذا إيوا قريمان شباب أو تحمل نيكن إيما جاران درو كدين درو جنم يجمان دومان كيشة كديان درو كديان رجبر مان وخمان آغي من ولكن هاوكاري كديان من دربان نوي من لناو كنا أو خوارديان شربة أجازنا فيها كنا أو شربة ولكن سي الليلة قش الثلاجة وتبريد أو سردة خويدا كده ورق ورقة تأثير يتكلم وفير أمجر ما بوينا بالله ما شانزت على ورا وجغارة وشاي أقول لو جروا إيش احتياجية لبرو وفير بوينا أمجر ما جابوا أم كورونا نعمته إن الله لا يخلق شيء عبثا أمجر ما يمق بما ناخوش بالله خوي جوري ناريدي من رحمة نازاني قضية جرمان كلار اگر احتمال شخصي به دبرقه كلار شخصي به دبرقه لجرمايه والله ماما جرمايه بالدرجه والله دكان ما وزد دكانك ما مساودر ساعه سيونيم وشوارتينو بو دكانته ڕۆژانە چەند ساعت دوکان داخی ببوونێ گەرماوە؟ والله تيسيروينو لشوارتينو بەپێی پێشبینیەکانی کەش و هەوا ئەم شەپۆلی گەرمایی ڕووی لە گەرمیان کردووە کە پلەکانی بۆ سەرووی 50 بەرز کردووەتەوە تا یەکەم ڕۆژی جەژنی قوربان بەردەوام دەبێت. بەڵێ لە ڕۆژی هەینی ڕابردووەوە شەپۆلێکی گەرمای تند ناوچەکانی گەرمیان و بەشێک لە ناوچەکانی عێراق و وڵاتانی دەوروبەری گرتوتەوە. ئەم شەپۆلە پلەکانی گەرمای بەرز کردوتەوە بۆ زیاتر لە 50 پلەی سەدی و پلەکانی گەرما بەرزترینیان لە بین نێوان نیوەڕۆ بۆ عەسر 54 پلە لە دەشتی گەرمیان بۆ لە کەلار و کفری تۆمار دەکرێت و هەروەها بەرزترین ناوچەکانی گەرمیان بەرزترین پلەی گەرمی باشووری خانەقین و ناوچەکانی دەوروبەری دەریاچەی حەمرین کە پێشبینیەکەین پلەکانی گەرما بگاتە 55 پلەی سەدی و ئەم شەپۆلە هەتاوەکو کۆتایی هەفتە بەردەوام دەبێت و سەرەتای هەفتەی داهاتوو هاتە لە یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز پلەکانی گەرما دەچنە حاڵەتی جێگیری ئاسایی ئاوینەی خۆیەوە. بەرزبوونەوەی پلەکانی گەرمە ڕۆخی ڕووباری سیروانی قەرەباڵغ کردووە بە تایبەت لە دوانیوەڕوانەوە هاوڵاتیەکی زۆر بۆ خۆفێنەکردنەوە و مەلەکردن و بەسەربردننی کاتەکانیان ڕوو لە ڕووبارەکە دەکەن. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.